پێم خۆشە زۆر بەوردی بۆ دوو خولەک من چەند قسەیەکەکەم. ئێمە لە سەرەتای دروستبوونمانەوە هەر بەلەتی هاتوین لەگەڵ ڕێزماکەم قسەیەکەی. حکومەتمان لەتە، وڵاتمان لەتە، حیزبمان لەتە، لەوەتەی هێن هەر خۆشمان بەلەتی پەروەردەکراوی لەگەڵ ڕێزمان. کە سوکارەکەی ئێمە دەنگیاوە بە هەردوو بنەماڵە، ئەوە تا ئێمە خۆمان لێرە ئاوارەین و ئەوان لێوێ بۆ خۆیان حەساونەتەوە لەژێر سایی پارەی نەوت و ئەو پارە جوانەی کە لەبەر دەستیان هەیە تەخشان و بەخشان یەکەن کوڕ و ماڵ و مناڵەکانیان. خۆتان باشە وازانن. بۆ دەنگدانی ئەم جارە بێ سزایان بن. نەک سزایە تەشتە قوڵکەن بەسەریانە ئەم جارە. هەر کام لە ئێوە ئەم فرسەتە نەخۆزنەوە کەواتە ئێمەش بەشداری لەو تاوانەی ئەوانین. تکایە لە ئێستاوە بنەماڵەکانی خۆتان یەکە بەیەکە ئەوانەی کە بوونەتە 18 ساڵ ئەمڕۆ دوێنێ ئاگاداریان کەرەوە تکایە دەنگ نێن بە حیزبەکانیش، بە حیزبە ئیسلامیەکان، بە هەر حیزبێ. بەڕێی من دەنگ نێن بە هیچ شوێنێک، بە هیچ حیزب و لایەنێک، چونکە بەڕاستی پێتان بڵێم من باسی هیچ لایەنێ ناکەم. تکایە خۆتان حەق بێژن. ئێوە بۆیە هاتوونەتە دەرەوە، بۆیە ئەو لانەتان نەخواردووە کە نانی دەستی حکومەتێکە کە هەمیشە قوڕی کردو بەسەر بنەماڵە و ماڵ و مناڵی ئێمەیە. ئەو نانەتان پێ قبول نەکراوە، هاتوونەتە دەرەوە لە دووری دایک و باوک و کە سوکار و خزمتان دەژین. قبولتان کردو ئێرەیان نا دەبۆیە قبولمان کردو بۆی سبەی ڕۆژکە دەنگان هاو هیچ کاممان دەنگ نین بۆ حیزبانە کە قوڕیان کردو بەسەر میلەتەکەیەوە بە ماڵ و مناڵی ئێمەیە. ئەمە خاڵی یەکەم. دوو خاڵی دووەم تکاتان لێ یەکەم. ڕۆژنامەنووسانی کوردستان من وەک ڕۆژنامەنووسان وەک ڕۆژنامەنووسێک تکاکەم 8 بۆ 19 ساڵە ڕۆژنامەنووسم تا ئێستا نەمبینیوە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێتە دەنگ خوا بتڵە ساردیەکە کوانێ با بتڵە ساردیەکەم بەدەستەوە بێ. یا بیخۆنەوە یا ئێوەش با پارتی پێتان هەڵدرێ لەگەڵ ڕێزما. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێنە خەتکایە 18 ساڵە ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم لە هەولێر و لە سلێمانی تەفرەقە هەیە. ئاخر بەس بتڵەکە احترامن بەس بتڵەکە قورتان کردو بەسەر ئەم میلەتەیە. بتڵێکتان هەڵگرتووە بە مناڵێک ئاخر چ پەیامێکمانە بێ ئێمە. وەڵڵا ئەمە بە ئینگلیز بڵێن حیا و شەرەفمانەچێت. بەسە ئیتر یعنی تاوانێکی گەورەتان دش بە مرۆڤایەتی کردووە. ئەمە خاڵی دووەم. سنتەری میترۆ بێت تۆش بێتە خەت. سنتەری میترۆ ئەبێ بێتە سەر خەت. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سەندیکای ڕۆژنامەنووسانی جیهان ئەبێ بێتە سەر خەت. ئەمە دوایە قسەی ئێمەیە. سزایان ئەدەین سزایان ئەدەین بە هەموو شێوەیەک. دژین دوورین لە حیزب وازمان لێبێنن هاتوو لە وڵاتە بژین ئیتر لێرە ئەژین. ئەوە تا خۆتانە بینن لە دووەلی ئەوروپا تەنانەت لە وڵاتەشە ڕۆژنامەنووس دیرۆرەکرێ. لێتان قبوڵ ناکەین. ئێوە چۆن کاتی خۆی هێزێکتان دروست کرد لە شاق دژی ڕژێوی بە عەزبوو ئێمەش لێرە هێزێک دروست دەکەین دژی ئێوەی دژی ئێوەی ئەو بەپاشتان پێشتر. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوێیە. کەناڵی BK4